ئامانجی بەرزکردنەوەی ئاستی ژیری و توانای خوێندکاران لە قوتابخانەکەماندا بۆ ئەمە بەس بەردەوامین لە هەڵدان بۆ ئەو نێگرانی کە لە بواری پەرەدا دەکرێت بۆ بەس دەستمان کرد بە خوێندنی وانی ژیری برین گەیمز بۆیە لێرەشدا چەند ئامانجێکمان هەیە بفەرمون بۆ بینینی ئامانجەکانمان لە یاری ژیریدا. ئامانجی یەکەمان خوێندکاران فێری فێربوون بکەین. ئامانجی دووەممان ئەوەیە کە خوێندکاران لە کەلتوری لەبەرکردن ڕزگار بکەین و فێریان بکەین بە دوای وەڵامەکاندا بگەڕێن. ئامانجی سێمان لە کاتی دۆزینەوەی وەڵامی پرسیارەکان وا لە خوێندکاران بکەین ئەو بەشەی مێشکیان بەکاربێنن کە بۆ چارەسەرکردنی کێشەکان بەکاردێت. ئامانجی چوارەممان لە کاتی دروستکردنی پەرەپێدانی توانای بیرکردنەوەی قوتابیاندا دوور لە شێوازە باوەکان پەرەدان ببینین لە گۆشە جیاجەکانی ژیانەوە.